دەسەڵاتداران کاتێک کە دەست بۆ کارێکی لەو جۆرە ئەبن کە ئاین ئەهێنە پشت خۆیان لە کاتێکدایە کە ئەو دەسەڵاتە بەرامبەر بە کۆمەلگان بەرامبەر بە کۆمەلگا دەیانەوێت فەزایەک بخڵقێنن کە فەزای دوورخستنەوەی شۆڕش و ڕاپەڕین و ناڕەزایەتەکانی کۆمەلگا لە بەرامبەر خۆیاندا. ئەوانە مەسەلەن لە مێژوودا هەروەها بووە، یعنی ئاینیان بەکارهێناوە وەک پیشەسازیەک بۆ بەرهەمهێنانەوەی سەرمایە. یعنی لە مێژووی بەشەریەتە کاتێک کە دەسەڵاتدارانی دیکتاتۆری بۆرژوازی یان فیۆداڵی یان کۆیلایەتی هەمیشە ئاینیان وەکو وەسیلەیەک بەکارهێناوە بۆ سەرکوتی چینە دەدار و هەژار و برسیەکان. دەسەڵاتەکان هەمیشە مەسەلەن زیاتر لە کاتی تنگانە ئەو کاراکەن. جمهوری ئیسلامی ئێران مەسەلەن کاتێک کە دەبینین وەختێک کە شار ڕووخا ساڵی 1970 سەرمایەداری و بۆرژوازی عالەم زانی کە شۆڕشێک لەوانەیە ڕووبا لەو شوێنە لە وڵاتێکی وەکو ئێرانە شۆڕشێکی سۆشیالیستی لەوانەیە ڕووبا چەپ و کۆمونیستەکان بێنە سەر حکم خەتەریاتی ئەم چەپ و کۆمونیست و چینی کرێکارە وای کرد کە بۆرژوازی دەسەڵاتێکی تری ئاینی بێنێتەوە سەرکار بۆ ئەوەی کە ئەوە بکات سەرکوتی ئەو شۆڕشووی نەبکات.